بيستي خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح مسلم دا فرمي والقرآن حجة لك أو عليك. قرآني بيروس لروجي قيامتا يا دبيت بلغيك ولجهنم رزقارت أكاد لعذابي خوا رزقارت أكاد بإذن خوا يا دبيت پنا بخواي گەورە کێشەیەک بۆ قیامەتی تۆ لای خوای گەورە شکاتت لێ دەکا. بۆیە بەردەوام ڕۆژانە گوێ لە قورئان بگرە، قورئان بخوێنە، بۆی لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز شکاتت لێ نەکا، بەرەنگارت نەبێتەوە، یا تکات بووەکە یا بەرەو ڕوود دەوەستێ. هەڵی بژێرە ئایا ئێمە ئەهلی قورئانین؟ چەندە قورئانمان خوێندووە؟ تخوا شەرم نییە ئەمە قورئانێکی پیرۆزە 604 لاپەڕەیە، 4 لاپەڕیمان لەبەر نییە؟ شەرم لە خۆمان ناکەین؟ چی جوابێکمان پێ بۆ ڕۆژی قیامەتی خۆمان؟ بۆیە ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەم قورئانە پیرۆزە کە ئەوەندە لای خوای گەورە پلەپایی بەرزە، چونکە فەرمایشتی خوایە، کەلامی خوایە. ئەو قورئانە پیرۆزە ئەمینی سەما، واتە ئەو کەسەی کە لە ئاسمان ئەمینە، کە جوبرەئیلە سەلامی خوای لەسەر بێ، کە خوای گەورە دەفەرمێ نەزەلە بیه الروح الأمین. ئەی محەممەد صلی الله عليه وسلم جوبرەئیل کە ئەمینە، ئەمین لەو پەڕی متمانەدایە، جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ کە ئەمینی ئاسمانە، قورئانی پیرۆزی بۆ تۆ دابەزاندووە. بۆ کێ؟ بۆ ئەمینی سەر زەوی، ئەو کەسێک کە محەممەدە صلی الله عليه وسلم. بۆی ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ وەڵڵاهی بڕیارم داوە قورئانێک ئەوەندە پیرۆز بێ لە ئەو کەسێک کە لە ئاسمان ئەمینە، دابەزی بێ بۆ ئەو کەسێک کە لە سەر زەویە ئەمینە، جێگەی سیقە و متمانەیە. بۆیە بڕیارم داوە هەموو تەمەنی خۆم بۆ قورئان سەرف بکەم، هەموو تەمەنی خۆم، هەموو ژیانی خۆم بۆ قورئانی پیرۆز سەرف بکەم. بێگومان تەفسیری ئیمامی قورتوبی بە ناوبانگە خزمەتێکی زۆری ئەم قورئانە پیرۆزەی کردووە. تۆش بڕیار بدە قورئانی پیرۆز گرنگی پێ بدە، چونکە زۆر گەورە پیرۆزە لای خوای پەروەردگار. با ئەوەندە ئیهمال نەبین کە ئێستا ئیهمالین، بەداخەوە گشتمان ئیهمالین، زۆر بەمان چەندێکمان قورئانی پیرۆزمان لەبەرە. بەداخەوە تۆش هەوڵ بدە و بڕیار بدە تەمەنی خۆت بۆ قورئانی پیرۆز سەرف بکە.